ساڵی 1950 سەردەمی مایلز دەیڤزێت طبعا مایلز دەیڤز بۆچی گرنگە کە ئەم کەسە یعنی ئەم کەمپۆزەرە ئیشی کرد بۆ فیلمێک ناوی Elevator to the Gallows. بۆچی ئەمە گرنگە؟ مایلز دەیڤز تقریبان دەتوانی بڵێ بەتەواوەتی مۆسیقای جازی هێنایە ناو فیلمەوە، یعنی وای لێکرد ببێ بە نۆرمێک، ببێ بە شێوازێکە خەڵک لەسەری وردە هێنایە پێشەوە بە شێوەیە کە ئەتوانی بڵێ مایلز دەیڤز بە نزیکەی ئەکاتە یەکەم دانەری مۆسیقای فیلمی بە ڕەچەڵک ئەفریقی، یعنی ئەوەی کە پێیانەڵێن ئەفریکان ئەمریکان، و دوایی تەمان هەر ئەم ڕێگی کردەوە بۆ خەڵکانێکی زۆر وەکو هێربی هانکۆک و کوینزی جۆنس و تێرەنس باڵانچارد و ئەوان. ساڵی 1960 لێرەوە ئەو خەتێکێتە ناو مۆسیقای فیلمەوە. ئەویش چییە؟ پۆپ و جاز و وێسترن. طبعا ئێمە ئێلمەر بەرنشتاینمان هەیە لێرەیە کە مۆسیقای بۆ The Magnificent Seven داناوە. ئەگەر بەداخەوە لێرە ڕێگەیەک نییە بە دۆش ئەگەر ڕێن لەگە هاوڕەکان خۆزگا گەر بماتوانیا سکرین شێرمان بکردایە من زۆربەی ئەو نمونانەمان هەیە کە ئەم فیلمانە زۆربەی بینی ومانن، یعنی هەر لەقتەیەک هەر تەنانەت کاپشنێک لە فیلمێک ببینی لەوانە بەڕەسم ئەزانی بەسکان فیلماکەین، یعنی کە سەیرێکیڵێ ئەو فیلمە بینیوە. زۆربەی ئەم فیلمانە لە مێژووی یعنی سینەما و بە تایبەتی لە مێژووی دروستکردنی ساوندتراکە گرنگێکی زۆر گەورەیان هەیە، یعنی تۆ سەیکە جازیە، دوای پاپیە، دوای وێسترنیە، دوایی ئەوە نیە شێوەکانی تری مۆسیقایەتە ناو مۆسیقای فیلمەوە. لێرەوە ئەبێت ئەوان باسی سێرجیۆ لیۆن بکەین، ئەو دەرهێنەرە گەورەی کە ئینیۆ مۆراکۆنی ئیشی لەسەر کردەوە. بەداخەوە لەم وەزان ساڵبەیە پار بۆ ئینیۆ مۆراکۆنی کۆچی دوایی کرد. تەمان کەریەرێک یعنی ژیانێکی زۆر درێژی هەیە لە دروستکردنی مۆسیقای فیلمە، بێوێنەیە زۆر کەم وێنەیە لە ڕاستیە. و یەکێک لەو فیلمانەش تەمان کە لەو بڕیان زۆر بەتان بینیتانە ئەو تریلۆجیە و سێبەشەی فیلمی هەر پێڵێن دۆلار تریلۆجی For a Fistful for $، maybe لەوانە بێ یەکێک بێ لەو فیلمانەی کە زۆر بەمان بینی ومانە و فیلمی کلینگ ئیستوود کە زۆربەی کاتژگەرێ دێرێوێتی و کاوبۆیە. بین سەر لاڕۆشەفرن تەمان هەر لەو سەردەمایە ئیشی بۆ پینک پانتەر و میشن ئیمپۆسیبڵ کردووە، ڤێرژنە کۆنەکانی ئەوانیش هەر بە شێوازی جاز ئیشیان کرد و دوایی تەمان جۆن باری ئیش بۆ فیلمەکانی تری وەکو جەیمز بۆند و ئەمانەکەن. 1962 ئێمە زۆر بەمان وەکو کوردی هەرکارمان هەیە لەگەڵیا، چونکە مۆریس جار ئیشی کردەوە. تەمان مۆریس جار ئەو خەتەی هێنا ناوە تۆ ببینە چۆن ئەم شتانە تەمان شیفتەکە گۆڕێ. مۆریس جار ئەو تامە شەقی هێنا ناو مۆسیقای فیلمەوە کە پێشتر کەمتر بینراوە، کە پێشتر کەمتر خەڵک ئاشنا بوو پێی. لێرە پێڵێن ئیگزۆتێک، یعنی شێوێکی هەتا بڵێ تایبەت و یعنی لە شتەکانی کە ناچوو هەتا ئەو کاتە تەمان لۆرس ئۆف ئەرێبیا و دواتریش تەمان ئیشی لە کۆمەڵی فیلمی کە کردو باسیەکەی. دوای هەر ئەمیش دوای تەسیری لە هەنێ دانەری مۆسیقای فیلمی کە کرد، وەکو لە هەمیان گرنگتر لەوە چەک جێری گۆڵدسمیت بێکە لە نەوەکانە مۆسیقای فیلمی بۆ فیلمی مامی کردووە کە بە تەواوەتی مۆسیقایەکەی ئەتوانی بڵێ مۆسیقاکەی یعنی بە تەواوەتی تایمی مۆسیقای شەرقیەیە، یا سکیلە ئەوەی پێڵێن ماینەر هارمۆنێک یا میلۆدی فەرقی نییە لە هاتنە خوارە و چوونە سەرەوەیە ئەو بوعدێکی تایە، ئەو بوعدە هەستی پێیەکەی کە یعنی ئەگەر ئێستا لەسەر ئەم پیانۆیە تاقیکەینەوە نازانم دەنیژیە یانە پیانۆکەی ژناکە هەستەکەی بەتەواوەتی مۆسیقایەکی شەرقیە، یعنی هەستەکەی تایمێکی شەرقیەیە. بەرحەڵ یەنە سەر ساڵی 1960 مایک نیکۆلز تەمان مۆسیقای بۆ فیلمی گراتیتیود کردووە کە زۆر گرنگە. لێرە شتێکێتە ناو ئەویش لایسنسکردنە بۆ گۆرانی، لایسنسکردنی گۆرانی لە دەروی فیلمەکان و هێنانی و بەکارهێنانی لەناو فیلمەکانە. ئەم شتە تەمان هەتا ساڵی 2007 بەردەوام بوو لێەوە ئەم شتە بوو بە نۆرمێکی تەرێسە بە شێوەیەکی جیاواز تەمان تەعامل لەگەڵەوەیان کرد. دوایی نسەب ساڵی هەفتاکان تەمان ساڵی هەفتاکان لەگەڵ هاتنی ئیشەکانی جۆن ویلیام شتێکی کرد کە بەکارهێنانی سینتە. تەڵەن سینت یعنی ئەوەی لای خۆمان پێوتێک کیبۆرد، بەکارهێنانی مۆسیقای ئەلکترۆنی.
ئەمەش گرنگ بوو چونکە هەتاو کاتەش تەمەن ئۆرکستراکان بەکارەهێنان بۆ تەجدیدکردنی مۆسیقامە دوایی لە جیاتیەوەی گروپێکی گەورەیش لەمایکە یەک کەس بە تەنیایی توانی بەشێکی زۆری مۆسیقای تەواو بکات. دوایی لە ساڵی 1970 نەسە جۆن کارپنتەر جۆن کارپنتەر سکۆری بۆ دارکستار کرد و مۆسیقای یعنی زیادە ژانڕێکی بەکارهێناوە بۆ سیمفۆنی جاز و پۆپ و ئەمانە و لە ڕێگەی کۆمپیوتەرەوە ئەمانە تێکەڵ بە یەکەکران و ئیشی تاکە کە شتێکی گرنگ بوو لەو کاتەیە لە سەرەتاکانی دروستکردنی مۆسیقای ئەلکترۆنی ئەوانە. هینە سەر ساڵی 1970 مۆسیقای فیلمی ستار وۆرز کە وەکو خۆرێک وایە و گوڵۆپێک وایە لە مەجای دروستکردنی مۆسیقای فیلمە چونکە هەمومانی ناسینەوە و لە مۆسیقای دانانی ساوندتراکە ڕێفرەنسە یعنی هەموو کاتێ زۆربەی مۆسیقەکان ئاچنەوە سەری و بەشێک یعنی هەتا ئێستا لەو بڕایەم بۆ مەسەلەی خوێنی ئۆرکێستریشن کە دوایی نەسەری ئێژگار گرنگە یعنی جان ویلیام ئیشێکی کردووە کە سەرپاز نەکراوە هێشتا تێنەپەڕێراوە بە ڕادێ لە ڕادەکان. طبعا ئەو هێنا باسی شێکی کە بکەین ستار وۆرز یعنی یەکێکە لە فرۆشترین ئەلبومەکانی مۆسیقای فیلم لە دەروی مۆسیقای پاپ یعنی کاوە ئەوە نقطەیەکە بێ بۆ جۆن ویلیام حساب کرێ و باس بکرێت. یعنی ساڵی 1970 طبعا زیاتر وەکو باسمان کرد پێشتر وتم ئێمە سەری ینی ساڵی 80 مۆسیقای فیلم گۆرانی زیاتری تێهات و دانس بوو بە بەشێ لە دروستکردنی مۆسیقای فیلم. لەو فیلمانە توانی بتەوەن باسی فلاش دانس بکەین 1983 و فوتلوس 1984 کە تەسەڵەکەم زۆر بەمان بینیومانە و فیلمانە هەر هەمان سەردەم تەمان جۆن ویلیام لە سەردەمی ئاڵتۆنی خۆی هەر بەردەوام بوو بە فیلمەکانی مەسەل ئیتی لەگەڵ سوپەرمان لەگەڵ فیلمەکانی ئیندیانە جۆنس تەسەڵەکەم زۆربەی زۆرمان بینیومانەوە و زۆربەی کارەکانی جۆن ویلیام طبعا هەر جۆن کارپنتەر ئیش بۆ ئسکیپ فرۆم نیویۆرکە کە بایرفیلد ئیش بێ تێرمینێتەرەکە کە زۆر بەمان بینیومانە دواتر ڤانگەلیز ئیش بۆ بلید ڕەنەرەکە بەم شێوەیە مۆسیقای ئەلکترۆنی یا سینت بە تەواوەتیەتە ناو مۆسیقای فیلمەوە. دواتریش طبعا جێری گۆڵدسمیت لە 79 ئیش لەمەیە کات و لە فیلمەکانی ستار وۆرز طبعا بە شێوەیە لە شێوەکان جگە لە مۆسیقای ئەلکترۆنی طبعا ئیفێکت و ئەوانەش بەکارێنن کە هەمووی علاقەی بە مۆسیقای ئەلکترۆنیەوە هەیە. ساڵی 1985 دانی ئەڵفمانمانەیە بکە بە عمرێکی درێژ لەگەڵ تیم بەرتن ئیشەکە وەکو لە پی وی بیگ ئەدڤێنچەر و دواتریش طبعا فیلمی باتمان. ساڵی 1989 نزیک بووینەتەوە خەریک هەگەینەوەکان دوایی نەسە 2000ەکان لە 89 سەردەمێکی نوێ دەست پێکا بە ئیشەکانی هانز زیمەر. طبعا هانز زیمەر لە کاتی دانانی فیلمی مۆسیقای بلاک ڕێینە کە طبعا فیلمێکی گرنگی ڕیدلی سکۆتە کە هەنێ لە فیلمەکانی کە ئێمە زۆر پێیاشنین نۆرمێکیکە بەردەوامە بێت. طبعا ئەم نۆرمەی هانز زیمەر لەو کاتەوە خۆی پێوە دیارە ینی هەستەکەی هانز زیمەر خۆیەتی بە درێژایی ئەو عمرەی لەگەڵ مۆسیقایە هەتا ئێستا هەتا ئەم دەقیقە قسەی تیاکەین ئەو شێوازەی کە هەیەی ئەو زمانی کە هانز زیمەر هەیەی لە کەسێکیکە ناچێ ینی وەنی تەسیریکی ئەو زۆری دەسە خەڵکانێکی زۆری دوای خۆی جێهێشتووە هەتا ئەم دەقیقە ئێمە قسەی تیاکەین. یعنی یەنەسە ساڵی نەوەکان هەتا نزیکە ئەم ساڵانی دوایی لە هەمووی گرنگتر ئەوەیە لە یەکشت تێ بگەین ینی من بە ئارتیکڵی هەر کە هاچمەوە لەم شانەیە لە گۆڤاری گاردیان باز لەوەکە کە چۆن مۆسیقایەک ئەگەر مۆسیقایەکی زۆر سەربەخۆ بێ و مۆسیقای بێ بتوانێت بێ هیچ شتێ خۆی بوەستێ و ئیشی خۆی بکات چۆن ئەمە مۆسیقایەکی باش نییە بۆ فیلمێک یعنی گرنگی ئەم شتە لەوەیە کە بێ لێوەینە سەر ئەوەی کە چۆن لە نەوەکانەوە ئیتر مۆسیقا بەڕادەیەک پێشکەوتووە بەڕادەیە پەلی کێشا و بڵاو بۆتەوە کە هیچ شتێک یەک دیوی نییە یەک ڕووی نییە. یعنی مۆسیقای فیلم بوو بە هەزاران شێوە مۆسیقا بەکاریە. مۆسیقای فیلم هەیە بە کۆمپلیتلی بە تەواوەتی بەس مۆسیقای ئەلکترۆنی بەکاریە ئیشیکە هەیە مۆسیقای سیمفۆنیکی بەکاریە ئیشیکە هەیە بە تەواوەتی جازەوە تا دوایی. بینە سەروی کە یعنی
گرنگی ئەمە چۆن دروستە بێ ینی تەڵە تۆ ئەوێ باسی پێشکەوتنی تەڵان کۆمپیوتەر و سیستەمی بەکارهێنانی مۆسیقا ئەلکترۆنی لە شوێ لە دۆیە تەڵەن دۆ ینی دیجیتال ئۆدیۆ وەرکستیشن طبعا چەند پرۆگرامێکی جا هەیە کە ئێستا ئیشی پێکەین لە سەرەتاشە لە نەوەکانی شەومانە هەر هەبووە کەمتر ئیشی پێکراوە بەڵام دوایی لەسەریکە ئێستا تقریبان 100% ئیشی پێکرێ یعنی کەمپۆزەرێکی مۆسیقای فیلم نییە بڵێ مەسەلەن من کۆمپیوتەر بەکار ناهێنم یعنی زۆر زەحمەتە بە شێوە کۆنڤێنشنەڵەکەی کە ئەوسا ئیشی پێ بکەی سکۆرێک دابنیت و ئیشی لەگەڵا بکەی ئەبێ هەردووچی بکەی هەم کۆمپیوتەر بەکاربێنی و هەم شێوەکەی تری شێوە کەیکە زۆر بەڵا لەسەری ڕاهاتووی نووسینی نۆتەکان و ئەو